أعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم، وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، بابەتی ئەمڕۆمان ئینشاء الله ئەگەر خوای گەورە یارمەتیمان با لە زنجیرەی قەدەغەکراوەکان باسی هەندێک قەدەغەکراوی تایبەت بە قەبرستان ئەکەین. طبعا خۆشەویستەکانم، خەڵکی دەربارەی قەبرستان دوو تەرەف و وەسەطیەکەن. تەرەفی ئەم پەڕیان گردووە کە قەبرستانیان کردوتە شوێنی عیبادەت بەڕاستی و مزگەوتی لەسەر دروستەکەن و گەورەی ئەکەن و گەیشتۆتە حەدێک یعنی بەڕاستی قەبر ئەپەرستن. ئیتر با ناویشی نەنن قەبر پەرستی، بەڵام قەبر ئەپەرستن. ئەمە تەرەفێک. تەرەفێکی تریشمان هەیە هیچ ڕێز بۆ قەبر دانانن و ئەڵێ کەسێک کە مرد ئەوێتە خۆڵ و تەواو و ئیتر هیچ حەسابێ بۆ قەبر و قوبور و ئەمانە ناکەن بەڕاستی. ئەمەش لە ڕاستیە شتێکی زۆر زۆر نابەجێیە و ئەفکار و بۆچوونی ئەو کەسانەیە کە باوەڕیان بە قیامەت نییە و بە زیندووبوونەوە نییە. ئێمە وەکو ئەهلی سونەت و جەماعەت قەناعەتمان وایە کە قەبرستان جێی ڕێزە و ئەبێ ئینسان ڕێز لە قەبر بگرێ و ڕێز لە مردوو بگرێ بەپێی ئەوەی کە شەریعەت داوای کردووە و حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر هاتووە. ئێمە ئەوەندە ڕێز لە قەبر و قەبرستان ئەگرین. جا هەندێک منهیات هەیە، هەندێک قەدەغەکراو هەیە تایبەت بە قەبر لەلایەن پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم وتراوە. حەزەکەم عەرزتانی بکەم ئینشاء الله تعالی لە وتاری ئەمڕۆمانە. یەکێک لەو قەدەغەکراوانەی کە قەدەغەی لێکراوە لەبارەی قەبرستانەوە ئەوەیە کەوا بە توندی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەی کردووە لەوەی کە مزگەوت لەسەر قەبر دروست بکرێ بە هیچ شێوازێک. یعنی یەکێک لە قەدەغەکراوەکان ئەوەیە بناء المساجد على القبور، واتە دروستکردنی مزگەوت لەسەر قەبر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە توندی ئەم مەوزوعەی باس کردووە. حتا بۆ نمونە تەماشاکەن لە صحیحی بوخاری و مسلیمە هاتووە کەوا پێغەمبەر چی ئەفەرمێ؟ گوێ بگرن. ئەفەرمێ لعنة الله على اليهود والنصارى، لعنەتی خوا لە جوولەکە و لە گاورەکان بێ اتخذوا قبور أنبيائهم مساجد، قبری پێغەمبەرەکانیان کرد بە چی؟ کرد بە مزگەوت. ئەمجا ئەم فەرمایشتە پێغەمبەر یەک جار نەیفەرموو. ئەم فەرمایشتە لە سەرەتای ئیسلام نەبوو، لە کۆتاییە پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێ دروسە، بەڵکو پێغەمبەری خوا بەردەوام بوو لەسەر ئەم فەرمایشتە حتا ئەو ڕۆژەی کەوا گیانی بەخوای پەروەردگار سپارد. حتا ئەو ڕۆژە پێغەمبەر صلی الله علیه وسلم آخر وەسیەتەکانی بۆ ئومەتەکەی ئەمە بوو. سبحان الله. یعنی بڕێ وەسیەت بوو یەکێک لەوانە ئەمە بوو و ئەی فەرموو بەردەوام لەگەڵ نەفەسەکانی ئاخریا ئەی فەرموو ئەلا فلا تتخذوا القبور مساجد فإني أنهاكم عن ذلك. ئەی فەرموو ئامان ئامان قەبر و گۆڕ مەکەن بە مزگەوت، ئامان ئامان من قەدەغەتان لێ ئەکەم، ئامان ئامان. ئیتر چی بفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوە وازحتر لەوە ڕوونتر کەوا يعني بۆ ئومەتەکەی بەیانی بکا و ڕوونی بکاتەوە. طبعا ئێستا سێکە لە ئومەتی ئیسلامیە پاش ئەم هەموو ئەحادیثە، پاش هەم ئەموو تەئکیدە، طبعا ئەحادیثی زۆر زۆر لەسەر ئەم مەوزوعە هاتووە و لە زۆر مناسبە و بۆنەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەئکیدی کردوتەوە. بۆ نمونە لە حەجەت الوداع کە نزیکەی 100,000 کەس لەگەڵ پێغەمبەر ئامادە ئەو حەجە بوون، پێغەمبەر لەوەیشە دووبارەی کردەوە کە نابێ 80 ڕۆژ پێش وەفاتی کە نابێ مسلمانان قەبری پیاوچاکان و پێغەمبەرەکان بکەن بە مزگەوت. بۆ نمونە ئێستا سیرکە لەناو ئومەتی ئیسلامە ئێستا بزانم وایە ئەم حەدیثەی پێغەمبەر چەندێ جێبەجێ کراوە.
براینە سیرکەن هەر قبری سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر شوێن کراوەتە مزگەوت سبحان الله قبری سەحابەکانی پێغەمبەر قبری صالحین و ئەولیاکان لە زۆر شوێن مزگەوتی لەسەر دروست کراوە و خەڵک يعني من بیرم دێ ئیتر برا با من زۆر نەڕۆم با زۆر دوور نەکەومەوە باسی خەڵک نەکەم ئێمە بیرم دێ لە ساڵەکانی هەشتاکان ئەچوین لەیرەوە ئەچوین بۆ کەربەلا بۆ نەجەف لەوێ تەوافمانە کرد بە دەوری ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە ناوی مزگەوتەکانی ئەوانە يعني مزگەوتە ئەو مزگەوتانەی لەوێ دروست کراوە بەسەر قەبرەکانی ئەوانەوە لەوێ نوێژمانە کرد و ئەپاڕاینەوە لێیان لە شەخسی لە خۆیان ئیتر بۆچی خۆمان بخەڵەتێنین بڵێن وەڵا برا ئەمە تەنها بۆ ڕێزە و بۆ احترامە وەڵا لێیان ئەپاڕاینەوە وەڵڵاهی خەڵکم بینیوە لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانیە بە ڕەحمەت بێ سوجدەی بۆ قەبرەکەی شێخ عەبدولقادر بردووە ئیتر خۆتانیش بینوتانە بەخوا لەوێ خەڵک لە کەعبەیە کەس وە بەگ ناگەڕێتە دواوە لەوێ خەڵک وە بەگ ئاگەڕاوە دواتە دەرقاپێکە ئەمە صریح ئەمە شتێک بوو یعنی وە نییە ئینکار بکرێ و لە برایم سەمین خوای پەروەردگار عافی کاگەر پیاوی باش بووە خوای پەروەردگار عافی بکات بەخوا سەدەها جار ئەم نەفسە لەگەڵ کەس و کار و هەموو خەڵکی کفریە ڕۆژانی پێنجشەمە و ڕۆژەکانی تر دەرئەچوین بۆ مناسبات لەوێ و خۆشتان تیای بوونەوانەی کە تەمەنی گەورن ئەچوین لەوێ خەڵک هەڵپەرکەیە کرد خەڵک عەرەقی خوارد بیرەی ئەخوارد ماتۆسۆر کفری و عەرەخۆری کفری گشتی ڕۆیشتن لەوێ عەرەقە نەخوارد و ئەوەکانی ترش گشتی ئەچوون دوای عەرەق خواردنەکە و بەر لە عەرەق خواردنەکە بە دەوریا تەوافمانە کرد و سوورمانە خوارد و هاوارمان پێ کرد داوایمان لێ کرد و چەند جا داواتان لەدایە عۆیران کردووە نازام عۆیرانە هینە نازام چی پێ چەند جا بەردمان قسەتە بان بەرد و بزان ناجیح بین یا ڕاستە بین یا ئەکەوین یا ناکەوین ئەمە شتێکە حەقیقەتە ئینکارەتوان بکەن کەسەتوانە ئینکاری بکە دەیفەرموو لەگەڵ ئەم ئەحادیسی پێغەمبەر ئاگونجێ صلی الله عليه وسلم ڕێزگرتن لە ئەولیا ئاوایە بڕۆی بیپەرستی احترامی ئەولیا ئاوایە ئەبێ بیپەرستی چی سەحابەیەک مەسەلەن سوژدەی بۆ پێغەمبەر بردووە چی سەحابەیە هاواری بە پێغەمبەر کردووە ئەی لە پێغەمبەر عەزیزتر هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەیری خەڵقی اللهە ئەی لە بۆ پێغەمبەر نەکرێ ئەی چۆن بۆ غەیری پێغەمبەر دروستە بکرێ ومع العلم ئەم هەموو ئەحادیثەش گشتی لەو بارەوە هاتووە حتى پیغمبر صلى الله عليه وسلم دربارەی قبرەکەی خۆی ئەفەرمێ اللهم لا تجعل قبري وثنا يعبد خوای گیان قبرەکەی من نەکەیتە بتێ خەڵک بیپەرستێ والله وا ئەفەرمێ وتەفەرمو ئەحادیثی صحیح ئەگەر ئەحادیثەکان بڵێن باوەڕمان بە حەدیثەکان نییە نەعوذ بالله و مەوزوعێکی ترە کە باوەڕمان بە حەدیثەکان هەبێ ئەبێتیش قەناعەتمان وا بێ ئێمە غەڵەتین یا ئێمە غەڵەتین یا حەدیثەکان غەڵەتە تەئکید ئێمە غەڵەتین تأكيد إيما غلطين حديث في غمر صلى الله عليه وسلم غلطني اشتد غضب الله على قوم اتخذوا قبور أنبيائهم مساجد خوا زور تربوا لقومك قبري في غمر كان ينكلوا تمزقوت فرموا كاكي أكريه ناكريه بولي أكريه بوي برا كانم ريزقرتن لبياوچاكان ولأولياكان أو نيبروين بيان فرستين ريزقرتن لأولياكان وبياوچاكان أو يشوني طريقة ومذهب وبوچونكان ين بكوين ئەوان چۆن عیبادەتی خوایان کردووە ئێمەش ئاوا عیبادەتی خوا بکەین بۆیە بڕێزان زۆر ئەبێ لەم مەوزوعانە ئێمە صریح بین و نابێ لەو فودەوەران لێدەین نابێت یعنی ئەم مەوزوعانە قیامەتی لەسەر ڕاوەستاوە قیامەتی لەسەر ڕاوەست طبعا ئەمە ئێستا لەخوا بەزیا بێت لە 195 لە وڵاتی ئێمە نەماوە لە 195 لە وڵاتی ئێمە نەماوە بەڵام هەر ئەبێ ئاگادار بین بەخوا جیلێکی تر دێت و ئەیکات بەخوانەوەیەکی تر دێت و ئەیکات تەسەور ئەکەن لە هەندێ شوێنە شتێکیان دروست کردووە لە شوێنێکا و شێوازی قەبرێکیان کردووە طبعا دوای تەئکیدکردن لەسەر ئەوەی کەوا بزان ئەوە چییە وتویانە وەڵڵا ئەمە پیاوچاکیە وەختی خۆی هاتێت لەم شوێنە دانیشتێ خەڵکەکە ڕۆیشتن بەردیان لە شوێنەکەی داناغا وتیانە بە ئەو شوێنە پیرۆزە بمێنێتەوە ئەمە مەقامی فڵان مەقام ئەوە معناکەیەتی یعنی ئەمانەکە هەیە مەقام ئەوە مەقامەکەیە مەقام یعنی ئەلەو شوێنە دانیشتووە ماوەتەوە ئیقامە لە ئیقامەوە هاتووە یعنی شوێنێکە و تایە دانیشتووە
کە هەڵساوە شوێنەکان بەردیاندانا دوای بەردیاندانا ئەمجا شێوازی قبرێکیان تیا دروست کردووە ئەمجا یەکسەر خانەیەکیان لەبانی کردووە خەڵک ڕاتیان تەوافەکە و عیبادەت دەکەن چۆن ئەبێ وابێ چۆن ئەبێت یعنی آخر ئەمە یعنی چی خوای گەورە لە گوناحمان خۆش بێ یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە لە مەسائیلی قەبر هاتووە خۆشەویستەکانم ئەوەیە کە قەبر هی باوکت بێ هی برات بێ هی خێزانت بێ هی کچت بێ هی کوڕت بێ نابێ بینای لەسەر بکرێ نابێ لەناو قەورسانە بینا بکرێ هەر بینا بۆ مزگەوتیش نا هەر بەس بینا نابێ بۆ مامۆستا بەخوا یەک ڕز بلۆکە یەک ڕز بلۆک بە چواردەورێکە بەخوا هەر یەک ڕز بلۆک مامۆستا توخوا هەر مەجالیتیانی یەک ڕز بلۆک بابە وەڵڵە مەجالیتیانیە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەلەغەی کردووە خانوو لەناو قەورسانە بکرێ قەدەغەی کردووە کێلە بۆ قەبر بکرێ قەدەغەی کردووە ئەو بەزمەکە و ئاسنەیکەنەوە چواردەوریان نازانم چی پێژن لەبیرم چۆتۆ محەجەرە بە دەوری قەبرا لەبان قەبر بکرێ ئەمانە قەدەغەی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ وا فێری کردوین حتى ئەوە تا گوێ بگرن ئەبول هەیاجی ئەسدی ئەیگەڕێتەوە من ئەفەرمێ عەلی کوڕی ئەبی طالب پێی وتم باتو أنيرم بوشوني ألا أبعثك على ما بعثني عليه رسول الله صلى الله عليه وسلم أبو الهياج قائد جيش إمام علي بو فرمي أدنيرم بوشوني كبيغمري خاص الله عليه وسلم مني بو أو ناردوا ألا تدع تمثالا إلا طمسته ولا قبرا مشرفا إلا سويته هيج بتيكنيلي إلا ورد خاشي بكي وهيج قبريكي برزش نيلي إلا لقل زويا تختي بكي زانایان فەرموویانە لە یەک بنگس زیاتر قەبر نابێ بەرز بێتەوە ئەو بنگسەیشە بۆیە بەرزە بێتەوە لەبەر ئەوەی خەڵق ئیهانەی قەبر نەکا و ئەبێ قەبر وەکو خۆی ڕێزی لێ بگیرێ وەکو خۆی نەک زیاد لە حەدی خۆی ڕێزی لێ بگرێ ڕێزەکە چیە ئیسە باس یەکەم ڕێزەکە چیە ڕێزەکە معنایەوە نیە عیبادەتی بکەی یعنی نام لەبەر ئەوەی لەبانی دانەنشی لەبەر ئەوەی خوانەخوازێکی نەڕۆ لەبانی پیسی بکە حیوانات نەچنە ناو قەبرەکەەوە لسنني لهندق لأصحاب السنن أي جرنا وبومان في غمر إخوة صلى الله عليه وسلم نهي كردوا لا يك بنغز زياتر قبر برز بكريتوا يك بنغز برز كريتوا قينابو دياري بلام لو زياتر برز نكريتوا ويك لو قدغ كراواني كقدغ ما لكراوا تجصيص القبور واتا قشكاري وشمنتوكاري قبر طبعا كاشيكاري أقريتوا طبعا بلوككاري أقريتوا طبعا طابوق كاري أقريتوا أمانة همي أقريتوا يتكوترا في غمر بفرمي ناوي ديواري بكي يعني يتتواو ناوي قتشي بكي تواو بيلي أبي وخولك خول بي ونابي زخرفي بكي نابي زخرفي تياب بكي يعني أم زخرفاني وإيسا أكريه ونابي برازيان ريتوا أمانة هيتشي اللي في غمر إخوة ونهاتوا وقد غشي لكرا ونك نهاتوا قد غشي لكرا وبحيث شوازيك نابي إنسان أو شتانا بكات كقدغي لكرا ولا شرعا يكي كتر لو قدغ كراواني كقدغي لكراوا بيغمر صلى الله عليه وسلم أفرمي لا تصلوا إلى القبور رو لقبر نكنوا نيوجبكن رو لقبر مكنوا نيوجبكن لبرشي لبر أوي طبعا أو الشركي قوريه يعني تو أو قبرك الروي تيأكي يعني معناه هي طبعا أما نيوجي مردو ناقينيت نيوجي مردو اگر طبعا نيوجي مردوش باش وايا لناو قبر نكري باش وايا لشوني بلام اگر جنازيك اما ملاحظيك زور گرنگه هندي بسلمانان نايزانن حزكم اقدار بن براينا حتى هنديك اهلي التزام كاتيك دروسا نيوج لناو قبر سانا لسر مردو بكري اگر او مردين نيوجي لسر نكرابي اگر كس نيوجي لسر نكرد بيت دروسا تو بي لبن نيوجي لسر بكي بس اگر نوجي لسر كرابي وتوبة يا نوجت نكرد بي لسري نابي لنا قورسانا نوجي لسر بي حزكم او اقدار بن دوباره كما وام ملاحظه گرنگه نوج كاتيك دروستا لنا قبرسانا لسر مردو نك نوجي سجده والركوع ونا نوج لسر مردو اگر نوجي لسر نكرابي بلام اگر نوجي لسر كرابي
نابێت تۆ بڕۆی لە ناو قەورسانەکەیان نوێژی لەسەر بکەی مادام خەڵکی تر نوێژی لەسەر کردو ئیلا تایبەت بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تایبەت بووە ڕۆژێکیان وتیان ئەی پێغەمبەری خوا کابرایەک هەبوو حتى علماء ئەڵێن جیاوازیانەیە ئایا ئەو کابرایە ئافرەتە یان ژنە ئەسوەدی پێوتراوە یعنی ناوی بە ئەسوەد هاتووە ئەم ئەسوەدە علماء خلافیان هەیە تا ئێستا ئەهلی حەدیثیش ئایا ژن بۆ یا پیاو بووە ئەم ئافرەتە لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمایەوە خزمەتیە کرد خزمەتی مزگەوتیە کرد لەبەر خاتری خوا ئیتر ئەمایەوە حتا لەوێش ئەخەوت لە پەنایەکی مزگەوتەکەەوە ئەخەوت ئەم ئافرەتە یان ئەم پیاوە ئیتر نازانین لە ڕاستیە کامیانە مرد شەوێکیان مردبوو ئیتر کە مردبوو بەیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان دوو ڕۆژ یعنی ماوەیەک دوای ئەوە بەیانی بووە یان دوو بەیانی بووە ئیتر ئەفەرمێ ماوەیەک دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری کرد ئەوە فەرمی ئەسوەدا لەکوێ وتیان ئەی پێغەمبەری خوا وەڵڵا وەفاتی کرد تۆ ئاگات لێ نەبوو تۆ خەوتبووی فەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تووڕە بوو فەرمووی ئەی منتان بۆ هەڵنەسان فەرموویان ئەی پێغەمبەری خوا دڵمان نهات تۆ هەڵسێنین ئێمە خۆمان شۆردمانەوە و ئاوا و هەر بە شەو نادمان ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تووڕە بوو فەرمووی جارێکان جەنازە بە شەو منێژن کاتێ خەڵق ئاگای نەبێ بۆ ئەوەی بە جوانی بشۆررێتەوە کفنێکی جوانی بکرێ و کۆمەڵێکیش لە مسلمانان نوێژی لەسەر بکەن یعنی ئەلەوێ ئەو قەدەغە کراوەی شەوە بۆ زمانێک بووە کە زروفەکە ئاوا بووە یعنی خەڵق زۆربەی خەوتووە ئەگینا ئەگەر ئێستا خەڵق گشتی بە خەبەر بێ و مەسەن نوێژی شەو بینێژی کێشەیەکی گەورە نییە ئەگەر چی باش واتانی هەر بە ڕۆژ بێ بەس کێشەیەک دروست ناکە ئالموهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕە بوو لە ئەسحابەکان کەوا بۆچی مەجاڵتان نەدا بۆچی منتان ئاگادار نەکردەوە چونکە نوێژی پێغەمبەر صلی الله علیه وسلم تایبەتە نوێژکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر هەر جەنازەیەک تایبەتە خۆشەویستەکانم تایبەتە چونکە خوا لە قورئانە ئەفەرمێ وصل عليهم إن صلاتك سكن لهم نوێژیان لەسەر بکە ئەی پێغەمبەری خوا چونکە نوێژی تۆ بۆ ئەوان سوکناییە ئەمە تایبەتی پێغەمبەرە ئێمە بۆمان نییە عەینەن وا بزانین نوێژی ئێمەش سوکناییە بۆ خەڵک وصل عليهم إن صلاتك سكن لهم بۆیە خۆشەویستەکانم تۆ نوێژی جەنازە هاوریا لە مزگەوت نوێژی لەسەرکە لە دەشت نوێژی لەسەرکە نەنێژرابوو لە ناو قەورسانەکە قەیچێکە لە دەر لە پەنایەکە دانرابوو لەوێشان نوێژی جەنازە بەڵام کە خرایە ناو قەبر پێویست ناکە مادام خەڵکی تر نوێژی لەسەر کردو تۆ مەیکە بەڵام ئەگەر کەس نوێژی لەسەر نەکردبوو جەنازە نێژرا و کەس نوێژی لەسەر نەکردبوو ئەم جا دروستە ئێمە نوێژی لەسەر بکەین لەبەرەوەی ئەبێ ئیلایەکێک نوێژی لەسەر بکە بەڵێ خۆشەویستەکانم یەکێکی تر لەو غەڵەتانە یان لەو قەدەغە کراوانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی لێ کردووە الذبح عند القبور واتە سەربڕین لە لای قەبرە کابرا حەیوانێک ئەبا لە لای قەبری پیاوچاکێکە سەرێ بڕێ بۆ یا نەزر بۆ قەبر وعد بێ لەسەرم دوو کاوڕەتێرم لای قەبرەکەدا سەرێ بڕم بۆ يعني لەبەر چی بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی لێ کردووە یعنی تۆ کە خەڵک سەربڕین با بزانن سەربڕینێکێکە لە گەورەترین عیبادەتەکان للعلم ها تەماشای ئاەتی قورئان کە خوای تعالی ئەفەرمێ قل ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ من نوێژەکەم نوسوک لێرە مەبەستی سەربڕینە بڵێ نوێژم سەربڕینم قل إن صلاتي ونسكي لله رب العالمين تایبەت بۆ خوای پەروەردگاری عالەمە سەربڕین یەکێکە لە گەورەترین عیبادەتەکان نابێ بۆ غەیری خوا بکرێ هاها خوای تعالی ئەفەرمێ إنا أعطيناك الكوثر أي محمد يمك كوثر من بتو داوا فصل لربك وانحر سربرين نيوجد أبي تنها بو خواي پروردگار بي بو يخوش يسكانم نابي سربرين بو غيري خوابي نابي سربرين بو هيج شخص بكري نابي سربرين بو هيج كسايتيك بكري نابي حتى اسم ميوانيك بيت چند بلاي برز بي تو ئەبێ بۆ خوا حیوانەکە سەر ببڕی
ڕێزیش بۆ ئەو میێوانە، بەڵام نابێ بۆ میێوانەکە حیوانەکە سەر ببڕێ، نابێ لەبەر پێی میێوانە حیوان سەر ببڕێ. ئەم عادەتانە عادەتێکی خراپن، ئەبێ ئاگامان لێ بێ. بۆ هیچ نابێ لەلا هیچ قەورێکە حیوان سەر ببڕێ، و نابێ قەوری هیچ کەسێکیش بکرێتە شوێنی جەژن، خەڵک تایە کۆ ببێتەوە و هەڵپەرکێ بکەن و جەژن بگێڕن. نابێ، ئەمانە هەمووی حرامە، دروست نییە. و یەکێکی تر لەو قەدەغە کراوانە خۆشەویستەکانم، سەردانی زۆری ئافرەتان بۆ قەبرستان، زۆر سەردانی ئافرەت بۆ قەبرستان قەدەغە لێکراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لعن الله زوارات القبور، لعنەتی خوا لەو ئافرەتانەی کە زۆر ئەچن بۆ سەر قەبرستان. و حتى حديثمان هەیە لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ قەدەغەمان لێکرا نهینا عن اتباع الجنائز، ئێمە قەدەغەمان لێکرا شوێنی جەنازە بکەوین. ولم يعزم علينا، يعني قەدەغەکە دیارە حۆکو چۆن بڵێ فرد جەختی لەسەر نەکراوە بۆ حاڵەتێکی ضرور، ئەگینا قەدەغەی لێکراوە. ئافرەتیش لە حاڵەتێکە پێویست بکات ماوەی جارێک ئەتوانێت سەردانی کەسەکانی بکە، بەڵام ئەم ئافرەتە هەموو هەفتەیە بڕوابێ با بگیان، ئەمە مەفاسدی لێ ئەبێتەوە، ئەمە کێشەی لێ ئەبێتەوە. نابێ ئەمە بکرێتە نەزر، وەڵا نەزرم کردێت لەسەر خۆم گشت پێنجشەمێ بچم سەردان قەور باوکم بکەم، ئاخر وا نابێ. قەینا ئەگەر ئینسان کەسوکاری لەگەڵا بوو، یعنی مەحرەمێکی لەگەڵا بوو، پیاوێکی لەگەڵا بوو، بچێت ماوەی جارێ سەردانی قەبری کەسوکارێکی بکە، بە تایبەتی لە ئەوڵۆ چونکە ئینسان دڵی هالای مردۆکەی، بە تایبەت لە ئەوڵۆ یەک دوو جاریان چەند جارێ بچێ قەینا، ماوەی جارێکیش بچێ قەینا، بەس بیکاتە عادەت هەموو ماوەیەک بچێ، ئەمە شتێکی باش نییە. و سەردانی قەبرستان لە ڕۆژانی جەژنیشە هەر شتێکی باش نییە، بەڵکو هەر ڕۆژێک لە ڕۆژەکان بچی چاکە. و ئێمەی پیاوانیش سەردانی قەبرستان سنەتە بۆمان، وەکو چۆن بۆ ئافرەتانیش دروستە، بۆ ئێمەش سنەتە، بۆ ئەوەی بچین مردومان بکەوێتە بیر. بەڵام توش ئەگەر حتا تۆ ئەگەر زۆر بچیتە سەر قەبرستان، هەیبەتی قەبرستانت لا نامێنێت، ترسی مردنت لا نامێنێ. ئیسە تۆ ئەگەر زۆر بچۆ بە قەبرستان، زۆر سەیرەکەی اعتیادیەوە لەلا، بەس ماوەی جارێ بچۆ هەیبەتێکی تری هەیە. بۆیە باش واتانێ ئینسان لە حدودی خۆی زیاتر ئین نەکات. یەکێکی تر لە نەکبەتیەکانی خەڵق، یعنی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەی لێ کردووە، ئەوەیە کە گڵۆب داگیرسان لەسەر قەبرستان، ئیسراج القبور وتەنویرها، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەی کردووە قەبرستان ڕووناک بکرێتەوە، گڵۆپی بۆ ببرێ و کارەبای بۆ ببرێ و ئەمە قەدەغەی لێکراوە. نابێت قەبرستان شوێنی خۆی هەیە و تشتی خۆی ئەوەی هەیبەتی خۆی هەیە، ئەبێ قەبرستان تاریک بێ، نابێت. بۆیە ئەمە شێکێکە لەو شتانەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردووە. یەکێکی تر لەو قەدەغە کراوانە ئەوەیە کە قبر سبوغ بکرێ، يعني مثلا قبرەکە هینەکەن و ئەم جاڕۆن سبوغێکەن و يعني هینێ تایبەتی ڕەمزێ تایبەتی دن، يعني قبر ئەو ڕەمز و شتانی ناوێت. و یەکێکی تر لە قەدەغە کراوەکان نووسین لەسەر قبر، نووسین لەسەر قبر، علامەتێ دانەی لەسەر قبرەکە کە بۆی قبرەکەی خزمەکەی خۆت کەسەکەی خۆت بناسیتەوە کێشەی تیانە، بەس نووسین و شعر نووسین و ئاەت نووسین و فاتحە نووسین و کەی مردیە و کەی لەدایک بۆ ئەمانە، ئەوە شتێلەکە شەرع قەدەغەی لێ کردووە و ئێمەش ئەیکەین و پێی نازانین. یەکێکی تر لە قەدەغە کراوەکان تەوافکردن بە دەوری قەبرە، تەوافکردن ئەبێ بەس بە دەوری کەعبەیە بێ. یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە قەدەغەی لێ کراوە تەوافکردن و سوور خواردنەوە بە دەوری قەبرە دروست نییە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەلیەطەوەفوا بالبەیت العەتیق، ئەو بەیتەی کە خوا دایناوە بەس ئەوێ دروستە تۆ تەواف بە دەوریا بکەی.
تەواف بە دەور هیچ شتێکی تراوە هیچ کەسێکی ترا هیچ شتێکی ترا دروست نییە بۆیە ئەبێ ئاگامان لێی بێ یەکێکی تر لەو قەدەغە کراوانەی کە قەدەغەی لێکراوە لە شەریعەتی ئیسلامە تەبەڕوککردن بە قەبر تەبەڕوک یعنی چی بە کوردی یعنی داوای بەرەکەت بەس لەخوا ئەکرێ اللهم بارك لنا اللهم بارك لنا بە هیچ کەسێکی تر ناکرێ بەڵام تەبەڕوک کراوە بە بڕێ ئاساری پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم تایبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕێ ئاساری پێغەمبەر صلی الله عليه وسلم تایبەت تەبەڕوکی پێ کراوە ئەوە تایبەتە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ نمونە تفی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عرەقی ناوچاوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە حاڵەتێکی تایبەتن ئێسە و ئاسارانە نەماون خەڵکانێک ئەڵێن مووی پێغەمبەر ها لە فڵان شوێنە ها لە فڵان شوێنە هیچ بەڵگەیەکی لەسەر نییە بۆیە ئەو تەبەڕوکە بە ئاساری پێغەمبەران دروستە بە پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بەڵام بە ئاساری هیچ کەسێکی تر دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروست نییە و بۆیە خۆساوین بە قەبری هیچ کەسێکە پڕۆیە بخەی ساویتە قەبرەکە بیهێنیتەوە و تەوزیعی کەی بڵێ ئەمە تەبەڕوکە چکولێتی یان شتێ بۆیت و بۆ ئەوێ و بیتێریتەوە بێژی ئەمە تەبەڕوکە ئەم شتانە نییە و لە دینیشان نییە هیچ لە دینا نییە فەرموو کەستان چوون بۆ حەج یا بۆ عومرە لەوێ پەڕۆ لەگەڵ خۆتانە بێرنەوە ساوێتانە کەعبەیە شتی وان نییە ئەوەی کە مبارەکە و پیرۆزە ئاوی زەمزەمە و ئەوەشی کە سنەتە ئینسان بیخوا خورمای عجوەیە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گشت بەیانیان 7 دانەی لێ خواردووە وەکو سنەتێک ئەگی ناویش تەبەڕوک نییە یعنی وەکو سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتن یەکێکی تر لە ئەوەی قەدەغەی لێکراوە تایبەت بە قەبرسان دانیشتن لەسەر قەبر و خۆدان بەسەر قەبرە خۆدان بەسەر قەبرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تصلوا إلى القبور ولا تجلسوا عليها لەسەر قەبر دامەنشن و نوێژیش بەرەو قەبر مەکەن لە حەدیثی مسلمە هاتووە ئەفەرمێ لئن يجلس أحدكم على جمرة فتحرق ثيابه فتخلص إلى جلده خير له من أن يجلس على قبر ئەگەر ئینسان لەسەر ئەسکڵێک دانشێ ئەسکڵەکە کەلپەلەکەی بسووتێنێ و بگاتە پێستەکەی گڕی تێ بگرێ لەوە باشترە لەسەر قەبری لەسەر هیچ قەبرێ دانشێ یعنی دروست نییە لەسەر قەبر دانشی یەکێکی تر لە قەدەغە کراوەکان خۆشەویستەکانم نابێ کۆڵ بدەیتە کۆڵا بۆ لای هیچ قەبرێ لەسەر ڕووی ئەم زەویە نابێ کۆڵ بدەیتە کۆڵا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تشد الرحال إلا إلى المساجد الثلاث کۆڵ نادرێتە کۆڵا و سەفەر ناکرێ ئللا بۆ لای بۆش 3 شوێن نەبێ یعنی وەکو بۆ پیرۆزی بۆ تەقدیس 3 شوێن هەیە کە پیرۆزە ئینسان کۆڵی بۆ بداتە کۆڵا 3 شوێن مزگەوتی حرام مزگەوتی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و مزگەوتی بەیت المەقدس لە فەلەستین 3 شوێن ئیتر غەیری ئەوە هیچ شوێنێکی تر نییە شایستەی ئەوە بێکەوە ئینسان کۆڵی بۆ بداتە کۆڵا و داواکارم خوای گەورە ئیسلاحمان بکات یا ربی خوای هیدایەتمان بدەیت یا ربی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ربی دوورمان خەیتۆ لە تاوان و لە گوناح یا ربی خوای کارێک نەکەین تۆ لێمان بڕەنجی یا ربی خوای ڕەحم بە گەنجە جوانەکانمان بکەیت یا ربی هیدایەتی ماڵ و مناڵ و خێزانەکانمان بدەیت یا ربی ئیسلاحی حاڵمان بکەیت کێشەکانمان چارەسەر بکەیت یا رب العالمین خوای بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆت یا ربی خوای یا رب العالمین خوای کوردستان لە هەموو بەڵام موسیبەتێک بە دوور بگری یا ربی خوای ئاڵای ئیسلام و ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وڵاتمانە بەرز بێ هەردەم یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کەسانێک هەیە ئەیانەوێت دین لەم خەڵکە تێکدەن ئەیانەوێت سەر لەم خەڵکە تێکدەن یا ربی خوای بە دەردی خۆیانەوە مەشغوڵیان کەی ئێمەیان لەبیر بۆیتەوە یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت خوایە یا ربی خوایە ئەم مەجلیسەمان لێ بۆ بکەیتە مەجلیسی ذکر یا ربی خوایە تەباهی و شانازی لەناو مەلائیکەکانە بکەین لە ڕۆژی قیامەتە بەم مەجالیسە ذکرانەوە إن شاء الله تعالى آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين